سەردانی ڕێکخراوە پیشەیەکانی کردو کۆبوونەوەیەکی فراوان لەگەڵ هەموو چی لە توێژەکانی دەبەرەکە کرد کە ئەویش خۆی لە خۆیدا هاندەرێکی باش بوو بۆ ئەوەی کە بتوانین بۆ داهاتوو بۆ هەڵبژارنەکانی داهاتوو بۆ ئاگەرەکانی داهاتوو بتوانین سوودی زۆر لێبین و ئامانجێکی باش وە دەستبێنین. و هاتوین سیاسەتی تازەی مەکتەب لە دوای کۆنگرە بۆ هەواڵان ڕوونکەینەوە بە بێگومان ئێمە بۆ داهاتووی خەباتی کاری ڕێکخراوەی بە بەرنامە و سیاست و دنیابینی و ڕێایەکی تازەوە هاتوین و ئەم منتیقەیەش بۆ ئێمە زۆر گرنگە و ئەم منتیقەیە کە هەمیشە پشتیوانی یەکێتی و پشتیوانی سەرخستنی ئەجندا و ڕۆیا و بەرنامە یەکێتی بوون. لەم چوارچێوەیە هاتوین لەگەڵیانە باسی ئیشوکاری مەکتەبی ڕێکخراوەکان و بۆردی ڕێکخراوە پیشەیەکانیان بۆ ئەەکەین. هاتنی ئەوان وەکو مەکتەبی ڕێکخراوە دموکراتەکان بۆ گوێگرتن لە هەموو چنی توێژەکان بۆی کە گرفت و کێشەکانی سنووری ڕاپەڕین بە هەموو بوارەکانی کە سەر بە مەکتەبی ڕێکخراوەکانن و گفتوگۆی لەسەر بکرێ و کار لەسەرەوە بکرێت کە کەموکرەکان بڕێ لەگەڵ خۆشیان دیارە کۆمەڵک پشتیوانی زۆریان دەربڕی بۆ ڕێکخراوە جیاجیاکان و سندیکە و کۆمەڵەکان کە لە سنووری ڕاپەڕیندان.